سەرۆکی کابینەی نوێی هەرێمی کوردستانی عێراق لە بەردەم پەرلەمانی هەرێمدا کارنامەی کابینەکەی خستە ڕوو، دواتریش پەرلەمانتاران دەنگی متمانەی خۆیاندا بە مەسرور بارزانی و هەروەهاش 21 وەزیری کابینەکەی. دکتۆر بیلال وەهاب لە نێوەندی واشنگتن میوانی کورد کۆنەکشنە. دکتۆر سەرەتا سوپاس دەکەم بۆ هاتنت بۆ ئێرە. دەمەوێت پرسیاری یەکەم لەوە دەست پێ بکەم. پێکێنانی ئەم کابینەیە کاتێکی زۆری پێچوو. جا ئەمەوێ بزانم بەڕای تۆ دواکەوتنی پێکێنانی کابینەکە تەنها مەسەلەی سیاسەتی ناو هەرێم بوو یا شتی تریشە؟ سەرەتا بەیانی باش، هەڵبەت یەکەم جار نییە پێکێنانی کابینی حکوومەتی هەرێم لە دوای هەڵبژاردنەکان دوا بکەوێت، بەداخەوە جارانی پێشتریش هەر دواکەوتنی زۆری بەخۆیەوە بینیوە. ئەم جارە بە تایبەت بەڕای من دوو هۆکاری سەرەکی هەیە. هۆکارێکیان کێشەکانی نێوان حیزبەکانە، بەتایبەتی یەکێتی و پارتی و پاشهاتی ڕفراندۆم و ئەو کێشانی کەوا لە نێوان ئەم دوو لایەنە دروست بوو کە با بڵێن اتهام یەکتریانە کردکەوە کێ خەتابارە بەو زەرەرانی کەوا لە ئەنجامی ڕفراندۆما ڕوویدا. ئەوە بەشێکی کێشەکان بوو، بەڵام بەڕای من بەشێکی کێشەکانیش کێشەکانی ناوخۆی حیزبەکانە، لە ناو بۆ نمونە لە ناو یەکێتیە و لە ناو گۆڕانە، لە دوایی با بڵێن مردنی سەرکردەکانیانەوە کێشەی سەرکردایەتی و سەرۆکایەتیان هەیە. بۆیە ئەمە بووە فرسەتێک بۆی کاجۆرە لە یەک ڕیزی دروست بێتەوە ناو حیزبەکانە لەلایەک و لە ناو پارتیشەکەەوە حیزبی براوی هەڵبژاردنەکانە دەساودەستی دەسەڵاتەکرێت لە نێوان با بڵێن چینی گەورەکانی بۆ کاک مەسعود بارزانی کەوا خۆی سەرۆکی هەرێم بووە بۆ کوڕ و برازاکانی بۆ نەوەی داهاتوو. بۆیە ئەمەش جۆرە پێویستی بە جۆرێ لە با بڵێن ڕازیکردنی هەموو لایەنەکانی ناو حیزبەکان هەبوو. ئەمە لەلایەکی تریش هەڵبەتە کێشەکانی ناو حکوومەت و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو کوێ ڕوا ئەوەش خۆی کێشەیەکە کەوا لەوە چێ پێویستی بەکات بوو. بەڵێ بابێنە سەر کارنامەی کابینەی نوێ. سەرۆکوەزیری نوێ باسی لە ڕوونی و ئاشکرایی کرد لە داهاتی هەرێما. جا پێت وایە مەسرور بارزانی بتوانێت با بڵێن هەموو گرێبەستە نەوتیەکان و هەموو داهاتەکانی بەڕوونی ئاشکرا بکات؟ هەڵبەت ئەگەر بێوێ ئەتوانێت، چونکە پارتی دیموکراتی کوردستان باڵادەسە لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستانە. کاتێکەوە جۆرە لە ناشەفافیت هەبوو بێت و گلەیەکی گەورە لە نەوتی هەرێمی کوردستان بریتیە لە کەمی شەفافیت، ئەوەیەکەوە کێشەکان لەگەڵ بەغا وای خواستووە کەوا شەفافیت کەم بێت. ئێستا ئەگەر ئامانج بریتیە بێت لە چاکسازی ئەو پەیوەندیە و چاکردنەوەی ئەو پەیوەندیە کە تێک چووە لەگەڵ بەغا، ئەوە شەفافیت دەبێتە بەشێکی ئەساسی لەو هەنگاوە. لەلایەکی تریشەوە هەرێمی کوردستانەوە نزیکەی ساڵێکە عەقدی لەگەڵ کۆمپانیای دیلۆیت کردووە. لای کەم مانگانە راپۆرتی هەیە لەسەر داهات، لەسەر چەند نەوت فرۆشراوە، واتە جۆرە لە پێشکەوتن لە بواری شەفافیت ڕوویداوە. بەڵام هەڵبەت چەنە شەفافیتەکە زیاتر بێت ئەوەندە باشترە. بەڵێەوە هەروەها باسی لەوەش کرد کە هەرێمی کوردستان چەندێ پارە قەرزارە باسی لۆ کرد، بەڵام هیچ ئاماژەی بەوەش نەکرد کە با بڵێن موچە پاشەکەوت کراوەکانی فەرمانبەران لە کابینەی هێژدا ئاماژەی بەوە نەکرد. ئایا پێت وایە سەرۆکوەزیری نوێ بتوانێت ڕەوشی دارایی هەرێم بێنێتەوە دۆخێکی ئاسایی و هەروەها ئەم موشە پاشەکەوت کراوانش بداتەوە بە خاوەنەکانیان؟ هەڵبەت هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی زۆر گەورە بوو ساڵی 2014. بەشێکی ئەوە بوو کە نرخی نەوت دابەزی، بەشێکی ئەوە بوو کەوا شەڕی داعش دەستی پێکرد و بودجەی هەرێمی کوردستانی لەلایەن بەغاوە بڕابۆیە قەرزێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان کۆبێتەوە. لە ساڵی 2018 و 19 بەشێکی باشی ئەو قەرزانە دراوەتەوە، بەڵام هەڵبەتە قەرزەکە زۆرێکی ماوە. باسی شەفافیتت کرد، بەشێکی نەبوونی و کەمی شەفافیتەوە ئێمە تا ئێستا نازانین حکوومەتی هەرێم چەندێک قەرزارە. بەڵێ حکوومەتی هەرێم ئۆفیسێکی تایبەتی بۆ بەڕێوەبردن و ئیدارەکردنی ئەم قەرزانە دروست کردووە، بەڵام تا ئێستا راپۆرتێکیان بڵاو نەکرێتەوە کەوا بزانین هەرێم بزڵە بە چەندێک قەرزارە. بەڕای من ئەوەی کەوا سەرۆکی هەرێمی سەرۆکی حکوومەتی تازە بڕیاری ئەوەی نەداوە کە ئێمە بەڵێ هەموو کێشەکان چارەسەرەکەین، بەڕای من شتێکی باشە. وعدێک نەدرێت بە خەڵک کەوا تەنفیز ناکرێت. قەیچەکە بە بیکات و وعد نەدا نەک وعد بدا و تەنفیزی نەکات. بۆیە بەڕای من ئەویان کارێکی ئیجابیە، بەڵام هەڵبەتە کێشەکان پێویستی بە چارەسەرکردنە. و هەروەها بنبڕکردنی گەندەڵی کردا ئەرکی سەرەکی کابینەکەی. هەمومان دەزانین بنبڕکردنی گەندەڵی واتە لێدانی بەرژەوەندی هەندێک لە کاربەدەستەکان. جا پێت وایە لە ڕەوشێکی ئاڵۆزی ئاوای هەرێمی کوردستاندا سەرۆکوەزیری نوێ مەسرور بارزانی بتوانێت ئەم کارە بکات؟ پرسیارێکی گرنگە
سەرەتا ئەوە باشە کە دژایەتیکردنی گەندەڵی کردوتە بەشێکی ئەساسی پرۆگرامەکەی ئەمە خۆی جێ دڵخۆشیە بەڵام بیرمان نەچێ ینی کە باسی کێشەی گەندەڵی لە کوردستانەکەین ئێمە باسی ینی پۆلیسی هاتوچۆ و باسی مۆزەف و ڕەش و باسی ئەو شتانە ناکەین باسی بەڕاستی گەندەڵی یەکێتی و پارتیە باسی ئەوەیە کەوا داهاتی ئەو وڵاتە لە بەردەستی ئەوانایە و چەندێکی بۆ میلەتەکە سەرفەکەن و بۆ حکوومەت و بوو جەبڕێکپێکی سەرفەکەن و چەندێکیشی ئەچێتەوە گیرفانی حیزبەکان و ئەندامانی ئەو دوو حیزبەکەوە بوونیان لە حکوومەتە بوونیان لە پێشمەرگا بەکارهێنن بۆی کەوا هەم خۆیان و هەموو کۆمپانیانی کەوا ڕاستەوە خۆیان خۆ ناڕاستە خۆ سەر بە حیزبن بۆیە کاتێکەوە کەسێکی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێم باسی جیاتی گەندەڵیەکە هەڵبەتە باسی کەمکردنەوەی گەندەڵیەکە لە حیزبەکەی خۆیان چونکە لەوانەیە ئەو دەسەڵاتی بەسەر ناوچەی سلێمانیە کەمتر بشکێ بەڵام ئەمە بیرمان نەچێت حکوومەتێکی بنکەفراوانە بنکەفران بە معناوەیەکەوە هەموو حیزبەکانی تایە بەڵکو حیزب سەرەکیەکانی تایە کە گۆڕان و یەکێتی و پارتیە بۆیە ئەگەر بەڕێز مەسرور بەرزانی بتوانێت گەندەڵی لە ناو پارتی و لە ناو بەشەکەی پارتی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروەها یەکێتی و گۆڕانیش هاوکاری بن لەوەی کەەوە ئەوەش لە بەشەکەی خۆیانە دژایەتی گەندەڵی بکەن و گەندەڵی کەم بکەنەوە ئەوە جێی دڵخۆشیە بەس بیرمان نەچێت زۆر جار دژایەتی گەندەڵی بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوەیەکی گشتی بریتی لەوەی کەوا من ناڵم تۆ گەندەڵبی بۆی کەوا خۆم گەندەڵ بم هیوادارم ئەمە ئەوانە بێت. پرسیارێکی تر پێت وایە پەرلەمان باسی پەرلەمان بکەین بتوانێت بێتە چاودێرێکی ڕاستەقینە بەسەر ئەم کابینەوە لە کاتێکا کە بینیمان لە کاتی پەسەندکردنی وەزیرەکان بەڕاستی هیچ وەزیرێک نەبووە جێگای مشتومڕی پەرلەمان بۆ پەسەندکردنی پەرلەمانی کوردستان بەداخەوە وەکو دەستگا پەرلەمانێکی شەلە بەوەی کەوا کە شەڕی ناوخۆ بوو لە ناوەڕاستی نەوەتەکانە یەکەم دەستگاکەوە لی درا پەرلەمان بوو کاتێکەوە کێشە لەسەر سەرۆکایەتی هەرێم دروست بوو بەداخەوە قوربانیەکە پەرلەمان بوو بۆیە پەرلەمان بە حکمەوەی کەوا حیزب باڵا دەسە لە کوردستانە و جهەی تەنفیزی بە حکمەوەی کەوا نەوت و پارە و سامان و دەسەڵاتی عسکەری لەلای حکوومەتە پەرلەمان بۆتە دەستگایەکەوە وەکو پێویست نە دەوری تەشریعی خۆی ئەبینێ بە تایبەتی لە دەوری ڕقابی خۆیان دەوری چاودێریە دەورێکی لاوازی هەیە ئەم پەرلەمانە بزات بەداخەوە تەسەوەر ناکەم ئەو دەورەی هەبێت کەوا چاودێرێکی جددی بێ بەسەر حکوومەتەوە چونکە ئەوانەی کەوا لە پەرلەمانە باڵا دەستن لە حکوومەتیشا باڵا دەستن. دوا پرسیارم زۆر بە کورتی دکتۆر بلال سەرۆکوەزیری نوێی هەرێم ئاماژەی بەوە کرد کە پەیوەندیەکی هەوڵ دەدات پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا زۆر پتەو بکرێت باشە ئەمە چواتایەکی دەبێت بۆ پەیوەندیەکانی نێوان هەرێم و ئێران. هەرێمی کوردستان لە دوای ڕەشاندۆمەوە جۆرە لە تووڕەیی بەرامبەر بە ئەمریکا و بەرامبەر بە ڕۆژاوا هەبوو بۆی کە پشتگیری سەربەخۆیی کوردستانیان نەکردووە لە ئەنجامی ئەمە پێویستی بۆ بوو کە لەگەڵ بەغا جۆرە لە ئاشتەوایی دروست ببێ و نێوەنگیر لە نێوان ئەم پەیوەندیە بەڕاستی ئێرانە و ئەوتان ئێوەتەی هەرێم لەگەڵ ئێرانە جۆرە لە ئاشتنەوەی بۆ دروست بووە پەیوەندیەکان لەگەڵ بەغا باش بوونەتەوە. زۆر سپاس دەکەین سپاس بۆ جنابیشت.